ئێمە ئەمڕۆ 25 سەر لە بەیانی مەبەستمان بوو لە نزیکەوە سەردانی وزەکانی بنزین بکەین بۆ ئاگابوون لە نرخ و لە کوالیتی و لە کەمیەتی بنزین لە بنزینخانەکە. بە خۆشحاڵیەوە ئێستا بە بەرچاوی خۆتانەوە بینن سیارە ئۆتۆمبیلەکان بە شێوەیەکی ئاسایی بنزین تێەکەن و کەمێتێکی باشەیە لە بنزینخانەکان ناو هیچ کێشەیەک نییە. تر لە بەیانی پەیوەندیمان لەگەڵ وەزارەتی خۆمان کرد، وەزاری سامانە سروشتیەکان ئێمە بەدیلی ترمان هەیە بۆی هاوڵاتی پارێزگای سلێمانی دڵنیا بێت لە سوتەمەنی پاڵاوگەی بازیانمان هەیە. ئەگەر لە حاڵەتێکی نەخوازرا و ئەو بەردەوام بوو ئەوە سوتەمەنینێت ئەتوانین ئەو منتوجەی کە لە پاڵاوگەی بازیان هەیە ڕۆژانە ملیۆنێک بۆ 1,200,000 بنزین و بە هەمان شێوە ئینتاجەکە نەوت و گازیش ئەتوانین ئەوە بە ڕەزامەندی وەزاری سامان سروشتیەکان بەکاربهێنین لە ناوخوا و هەروەها لە هەولێریش پاڵاوگەی کەڵکمان هەیە، پاڵاوگەیەکی تریشمان هەیە لە دوکان لە سوورقاوشان، ئەویش ئەتوانین لە کاتی ئەوەی کە نەوتی ڕەشی بۆ دابین کرێ و خەمی بخورێت ئەویش ڕۆژانە 2 ملیۆن لیتر ئەتوانێت لە بنزین ئینتاج بکە. یعنی بە عمومی حاڵەتەکان ئاساییە و حاڵەتی بەدیلیشمان هەیە بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە. نرخ بەرز نەبووتەوە، ئەو بڕێی کە بەرز بووە پەیوەندی بەم ئەزمەی ئێستەوە نییە. ماوەیەک پێش ئێستا 25 دینار بەرز بووە، ئەوەش پەیوەندی بۆ هەیە بە کوالیتی سوتەمەنیەوەیە کە لە مەرز ئێمە بە هیچ جۆرێک مساومە لەسەر کوالیتی ناکەین. ئەو لێشاوەی کە پێشتر بەریەگرت و ئاهاتە پارێزگای سلێمانی ئێستا ئەوە نەماوە و بە شایەدی بنزینخانەکان خۆشیان ئەگەر گفتوگویان لەگەڵ بکەن ئێستا بنزینێکی کوالیتیە بێ لە پشکنین دەربچێت. ئەوە پەیوەندی بەوە هەبوو، پەیوەندی بەم کاتی ئەزمەی ئێستاەوە نەبوو. داوا لە وڵاتی پارێزگای سلێمانی ژەکەین بۆ شێوەیە نەترسن و ئێمە لە خەمداین لەگەڵ وەزاری سامانە سروشتیەکان بۆ هەر حاڵەتێکی نەخوازراوە.